دیارە ئەو ئێمێرشە جیاگە لە هێرشەکانی کە لەلایەن هێزێکی سیاسی بە ناوی هێزی کوردی ئۆکەیەکی هەیە، هاو بەشبوونێکی ئیتفاقەتێکی تایبەتی هەیە تەبێ زیاتر لە ساڵ و نیوە کە بێ تورکیا کار بۆ کات چۆن ئەم هەرێمەی کە هەیە ئەم هەرێمە لە ناو بچێ بۆ بە چاوەڕوونیتیان ئەم هەرێمەی کە ئێستا دروست بووە لە باشووری کوردستانە نە بە تورکیا تێگەچێ نە بە عێراق تێگەچێ نە بە ئێران تێگەچێ هەرێمێکە پێویستە بەدەستی کورد بە خۆی تێک بچێ چۆن تێگەچێ تورکیا لە بەردەم پرۆژەی بە عوسمانی بوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد کێشەیە بە تایبەتی حرەکەتی ئازادی بەڕێبەرایەتی پەکەکە لە بەردەمیا کێشەیە بۆ ئەوە ئەم هێرشە هەم ئەوێ لە پاکتاوکردنی ئەوەی کە ئیرادەی کوردی ئازاد بشکێنێ بتوانێت پرۆژەی عوسمانی بوونی خۆی لە ناوچەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئارازی خۆی فراوان بکات. ئەساسی مەسەلەکە ئەمەیە هەم خاڵێکی تر بۆ ئێستا کە گرنگە لە هاوکێشەی نێودەوڵەتیە کی ئالۆزیەکەیە تەبێ تورکیا ئێستا ئەوێ قەرەبوو وەربگرێ هەم بە ئەمریکا هەڵێ ئەگەر ویلایەتی مووسڵ و حەلەب نەبێتە من 3 ملیۆن بەرمیلێوت بۆ من مسۆگەر نەبێ ئەو من رووسیا بۆ من مسۆگەرەکە هەم رووسیا معاملەکە لە بینی رووسیا و لە بینی ئەمریکا رووسیا معاملەکە هەم ئەندامی ناتۆیشە بۆ ئەمە هێرشەکەی چ ڕێکاتەوە ئەگەر لەم هێرش و لەشکی کێشەی کۆسبی بۆ دروست نەبێت لەلایەن گەلی کورد بە گشتی خەڵکی یەلی وڵات پارێزی نەبنە کۆسب لە بەردەمیە یان لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتی گوشا دروست نەبێ تەبێ ئەو کاتە معاملەکەی سەرەگرێ چکمێ عرب پارچەیە مەسەلا ئەوەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عرب ئەو هێزە نییە بتوانن لە بەردەمیە بە تایبەتی عەرەبی سونە ئەمریکاش ئەمریکا ئینگلترا لە بەردەم هیلالی شیعیە لاوازن بۆی هیلالی شیعی زایی ببێ پێویستە تورکیا قەرەبوو بدەنە تورکیا قەرەبووەکە لە هەردوو ڕووەکە کووردە ئەگە ویلایەتی حەلەب و ویلایەتی مووسڵ بۆ تورکیا ئەرێ بکەن بەڕاستی هەردوو جێگە کووردە ئەوەی لە بەردەم ئەم پرۆزەی عوسمانی نوێ کۆسپە حرەکەتی ئازادی بەڕێبەرایەتی پەکەکەیە بۆ ئەمەیەکە ئێستا هێرشەکەی ئەمڕۆکە چڕ کردوێتەوە وەکو سوود هیچ سوودێکی پارتی تیا ناکەوێت تەنیا پارتی ئەوەیە لە ڕووی سیاسی کەوتووە لە بەڕێوەبەرایەتیە کەوتووە لە حکمڕانەکەیە کەوتووە و عەقڵێتی خێڵایەتی ئەو ڕێگە نادا دەرەوەی ئەو چارەسەرەکان پێش بکەون بۆ یەکە پارتی و بەرزانی لەو معاملە خۆیانە بینەوە بۆ ئەوەی کە دەستکەوتی خۆیان بپارێزن خێڵاتیان بپارێزن پێویستیان بە هێزێکی وەکو تورکیایە لەنا ئەو پرۆژە بەرفرەوانەی کە مامان نمونەیە بێنمەوە مەسەلە پاکستان لە ناو پرۆژە هەبوو مەسەلە لەم ڕۆژانە بایدن نامێکی تایبەت بۆ سەرۆکی پاکستانە نێرێ لە خەتەری عوسمانی نوێ ئاواکە بەڵام عەقڵێتی خێڵایەتی ماڵی بەرزانی ئەمە تێناگەن چونکە ئەزانن کە لەم ڕۆژە وا خۆیان بیناکەن لە پرۆژەی عوسمانی بوون ناوەکە عیمارەتێک ئەوانە مێننەوە بە دڵنیایی بوونەوە پرۆژەی عوسمانی بوون کەسێک بەناوی کورد نامێنێتەوە نەکورد هیچ نەتەوەیەکیکە تا عەرەبێکیش ئەمان قوبوڵی ناکە ئەمە عەقڵێتی تورکیای ناسیۆنالیتی قەومیە لە باشووری کوردستانە هێڵی جیانیە بەداخەوە پارتی سیاسی وەکو ناو هەیە ئەم پارتە سیاسیانە دروست بووە مەسەلە لە ناوی کێتی نیشتمانی کوردستانە سیاسەتێکی جیاکاری هەیە بەڵام لە ناو پارتەکانی تر ئەم سیاست جیاکارێ نییە سیاست لەسەر چیەکەن لەسەر ئەساسی بەرژەوەندیەکەن مەسەلە بۆ نمونە ساڵ و نیوەک بەر لە ئێستا هەوڵی ئەوە بوو کە شەڕی کورد بە کورد لە زینی وەرتەیەک لابێتەوە پرۆژەی تورکیا لە زینی وەرتێ سەر بکەوێت لە زینی وەرتێ خۆشبەختانە پرۆژەی تورکیا و پرۆژەی داگیرکەران پوچ بوو کورد نەیتوانی نیانێش کورد شەڕی یەکتری بکە مەسەلە هێرشی ناکۆکیان لەسەر لاوەڕیشە جەنگی چڕ کردەوە بۆی کە یەکێتی بە تەواوی پارچە ببێ بەڵام لەمەشا سەرکەوتوو نەبوون هێدی
کەسایەتی ناویەکی نیشتیمانی کوردستانی لەمە تێگەیشتن بۆیە ئێستا هەوڵەکان جیابوو تورکیا بیستی بەسەری خۆی پەیامی ئەوە بدا بە کورد بڵێ من بێ ئێوە هاچیم بێ ئەیکەم لە گارێ تێکشکە ئەم جارە چوونی ئەم جارە دوای ئەم ساڵێک بەسەر شەڕی گارە تێپەڕی ئەم جارەیان پەیامی ئەوەی وەرگرتووە سەرۆک کۆماری عێراقی خانجانگی عێراق ئێستا حکوومەت نییە حکوومەتی کاربەڕێکە لە عێراقایە و سەرۆک کۆمار ئەو ناتوانێت ئەو بڕیارانە بدە لەم بۆشایانە وعد بە تورکیا دراوە هێزێکی زۆر ئامادەکراوە مەسەلە زیاتر لە 11,000 کەسی بێدایکباک بە ناوی پێشمەرگۆ ئامادەکراوە و لەگەڵ تورکیا بە هاوبەشی ئەو هێرشە بکەن و لە پێناوی مانەوەی خۆیانە ئەلە ساز ئەگەر ئەمە سەرکەوتوو ببێ ئەم هێزانەی لە ناوچەکان ڕای ماڵن بچووکیان بینەوە وەکو بچووکی وەک پاشکۆیەکی خۆیان ئەمانە ببێت بەداخەوە پارتە سیاسەکانی باشووری کوردستان لەم ئەقڵێتە لاوازن و لە ڕووی سیاسی و لاوازن و پێشبینیان بۆ سیاسەتی داهاتووی تورکیا و ئەو جانگیرێ لە ناوچەکایە شەڕی دەسەڵاتخوازی خوێندوان بۆ ئەوە لاوازە بە چەپ و ڕاستی پارتەکان و ئێمە ڕخنیانەکەین و ئەوە کەموکوڕیە واگە لاوازی و زەعیفی پارتە سیاسەتی و کەسایەتی و ڕۆژنامەکانی کورد نەبێ چۆن خێڵێک دەتوانێت وای یاری بە مەقەسەداتی گەلێک بکات کە سەر و سامانەکەی بە تاڵان ببرێ و لەشکی کێشی وڵاتێک بێنێت و کرامەتی وڵاتێک بشکێندرێ و حرمەتی وڵاتێک بشکێندرێ دەیان گوند چۆڵ بکرێ و ڕۆژانە چەکی قەدەغکراوە بەکاربێ ئەمە قۆت لەو عەقڵێتە وەرەگرێ بۆ ئێمە وەقتە ڕخناک داوی تەبێ گەریلە خاوەنداری لە خاچی کوردستانە گەریلا مێژووە نووسێتەوە ئەو گەلەی کە لە مێژووە نییە گەریلای خاتە مێژوو بۆیە گەریلە مەجبورە گەریلە خاوەنداری لە خاچی کوردستان سوێنی خواردووە و هێزێکی سیادی یەکەم جارە گەلی کورد لە ماوەی لە ڕابردووی 1900 ساڵە کە بووە بە خاوەنی سپایە کە سپاکە تەنیا تێکۆشانی بۆ ئازادی خەڵکی کورد بۆ پارێزگای خاچی کوردستان ئەو تێکۆشانەکە بۆیە لەو چوارچێوە گەریلە ئەو پارێزگاریەکە ئەو هێزی کە دروست کراوە لە دەرەوەی ئەم ئەقڵێتە ئەو هێزەیە کە کورد نەبێت نەکەوێتەوە مێژوو کورد ئەو مێژووی کە هەیە نەکەوێت بەخۆیان نازانن ئەوەی کۆس بە مەجاری پێشووی باسمان کرد ئەوەی کۆس بە لە بەردەم ئەم پرۆژانە وەجارێکە لە گۆڕانکاری سیستەمی نێودوڵەتی ژانگیری دنیای تازە کورد نەیەتەوە مێژوو بەڵام بەڕێبەرادی گەریلە کورد دەکەوێتەوە مێژوو شەڕی ئەساسی کە ئێستا دنیا چاوی لێ نوقێنێ ئێمە شتی خاڵێککە من باسکەم ئەم ئەقڵێتی کە ئێستا تورکایەتی بۆ ئەوروپا ژەبێتە کێشە لە داهاتووە بۆ ناتۆ ژەبێتە کێشە بەڵام بەرژەوەندەکانی ئەمڕۆکە ڕێگە بۆەوە دەکە کە بۆ ئەوەی کە هیلالی شیعی گەشەنەکە ڕێگە بە تورکیادەن ئەوە دروست بێ بەڵام کورد ئەمڕۆکە لە دەرەوەی وڵات یەکێتی خۆی دروست کردووە ئەبینی لێرە دایان ئینسانی وڵات پارێز و ئەو سنوورە جوغرافیایە هەر ناناسێت و خۆی ڕێخستن کردووە مەسەلە بۆ نمونە مەسەلە ڕێککەوتنی ژێربەژێر عێراق و ئێران و تورکیا و سووریا هەیە لە حاڵەکاتێکە تورکیا هێرشی کردووە سووریا هێرشی کردووە عێراقی هێرشی کرد بەڵامەکەوەی ئەوەی عێراقی وەتێنرا وەڵامی دراوەتەوە بۆ ئەمانە خەتەری زۆر گەورن هەدەفی یەکەم تێکچوونی قواری باشووری کوردستانە تابی گرێدراوە بەوە تابی دیزایانکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر کورد بە ئەقڵێتی خێڵایەتی خۆی دەرباز نەکە تەبی بۆ تورکیا ئاسان دەربازە بێ و جارێکی تر پەیمانی لۆزان بە قانزازی تورکیا تێبەڕێ بەڵام ئەوەی کە ئێساکەی هەیە کورد ئامادەکاری ئەوەکە و لە مێژووی نوێ و لە دیزایانکردن ڕۆژهەڵاتی ڕاست و ناوچەیە کورد وەکو خۆی هەبێ بەداخەوە من
ڕخنەی زۆرم لە مامۆسانی زانکۆ و لە لایانی سیاسی هەیە لە باشوور گوواگەر مامۆسانی زانکۆرکی مامۆسانی زانکۆیان بینە چۆن خێڵێک دەتوانێت یاری بە نەتەوەی بکە چۆن خێڵێکە جورئەتی ئەوەکە کە دوژمن بێ لەسەر کەرامەتی بۆی ئەمە ئەرکی ئەوانە ئەرکی هەموو کەسایەتی و خەڵکی ڕۆشنبیر و پارتی سیاسی ئەوەیە کە یەکێتی گەلی کورد دروست ببێ و لە دیزانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕدا کوردیش وەکو خۆی وەکو نەتەوە وجودی خۆی دیاری بکە و لە ڕووی سیاسی لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئابووری وجودی خۆی دیاری بکە و ئەمە بە یەکێتی گەلی کورد دروستە بێ و ئمێدەوارین ئیتر بە خەبەر بێن هەم مامۆسایی زانکۆ هەم ڕۆشنبیری ئێمە هەم نووسەری ئێمە لەو خەوە هەڵسن.